and their offensive in Syria and making the بەرپرسانی باڵای ئەمریکا ڕایانگەیان لە چالاکیێکی سەربازیدا ئەبوبەکر بەغدادی سەرۆکی ڕێکخراوی داعش کوژراوە. بەپێی هەندێک سەرچاوەی سەربازی ئەمریکی ماوەیەکی زۆرە بەغدادی لە ژێر چاودێریدایە، ئەگەرچی بە وریایی و حەزەرەوە هەڵسوکەوتی کردووە و ئامێرەکانی گەیاندنی بەکار نەهێناوە، بەڵام بە پێیوتەی بەرپرسە ئەمریکیەکان دوجار بەغدادی کرایە ئامانج و کۆتایی بە یاریەکە هێنرا کە 5 ساڵی خایاند و 10,000 کەس بوونە قوربانی تێیدا. وەک هەندێک سەرچاوە ئاماژەی پێدەکەن بەغدادی لە ژێر چاودێری بەردەوامی ئەمریکیەکاندا بووە و لە پاشپاشەکشەی هێزەکانی ئەمریکا لە ناوچەکە ترسیان هەبووە لە ونکردنی شوێنی و بۆیە بەرپرسانی باڵای سەربازی ئەمریکا داوایان لە ترامپ کردووە پێویستە پێشەوەی لە دەستیان دەرباز بن سەرانی ڕێکخراوی داعش لە ناو ببرێن. بەڵامەوەی جێگەی سەرنجە ئەوەیە ئەگەر پێشتر بەغدادی لە ژێر چاودێری ئەمریکەکاندا بووە بۆچی هەوڵی دەستگیرکردن یان کوشتنی نەدراوە. لەم کاتەدا نەبێ کە بوونی هێزەکانی ئەمریکا لە ناوچەکە کەم بووەتەوە. لەلایەکی تریشەوە پێشتر بەرپرسانی سەربازی و دەستگای هەواڵگیری ئەمریکا دەیانوت بەغدادی لە قوڵای سەدان کیلۆمەتری سنوورەکانی نێوان عێراق و سووریادایە، بەڵام بە پێی زانیاریەکان ئێستا بەغدادی لە ناوچەیەکی پارێزگای ئیدلیب کوژراوە کە هێزەنەیارەکانی بەغدادی تێیدا باڵادەستن، وەک هەیئەی تەحریری شام کە پێشتر بە جەبهەتول نوسرە ناسرا بوون و سەر بە ڕێکخراوی ئەلقاعیدە بوون و لەگەڵ داعش نەیاری یەک بوون. سەرچاوە ڕۆژنامەوانەکانی ئەمریکا ئاماژە بەوە دەکەن لە ماوەی ڕابردوو سەدان کەس لە ئەندامانی ڕێکخراوی داعش خۆیان یان ڕادەستی هێزەکانی سەر بە دەستەی سربەخۆی شام کردووە و بوونەتە ئەندامی ئەو دەستەیە. هەر ئەمانەش بەغدادیان داڵدەداوە لە ناوچەکانی ئیدلب. پێدەچێت خۆڕادەستکردنی ئەو ئەندامانەی داعش بە دەستەی سربەخۆی شام بە پلان بوو بێ بۆ ئەوەی پەناگەیەک دروست بکەن و لە کاتی نەئاساییدا بەغدادی پەنای بۆ بەرێت. هەروەک لە سەرەتادا سەرهەڵدانی بەغدادی جێگەی سەرسوورمان بوو بە هەمان شێوە کات و شوێنی کوشتنەکەشی جێگای پرسیارە و زۆر ئەگەر هەڵدەگرێ. لە هێرشەکەی کوشتنی بەغدادی زۆر لایەن خۆیان بە بەشدار دەزانن. وەزارەتی بەرگری تورکیا دەڵێت ئێمە هاوکاری هێزە ئەمریکیەکانمان کردووە لە پێدانی زانیاری سەبارەت بە شوێن و جێگای بەغدادی. بەرپرسانی هێزەکانی سووریای دیموکرات بە هەمان شێوە ڕای دەگەێنن ئەوان زانیاری هەواڵگریان داوەتە ئەمریکیەکان. هاوکات دەستگای هەواڵگری عێراق دەڵێت کە ئەوان شوێنی سەرۆکی ڕێکخراوی داعشیان ئاشکرا کردووە و زانیاریان بە ئەمریکیەکان داوە. ئەمریکیەکانیش دەڵێن دەستگای هەواڵگری ئەمریکا هاوکاری چالاکیە سەربازیەکەی کردووە. ئەوەی گرنگە ئەوەیە بەغدادی لە هەرکوێ کوژرابێ و هەر چۆن کوژرابێ کۆتایی بە چیرۆکێکی تەمسیلی هات کە زنجیرەی یەکەمی لە ناوەڕاستی ساڵی 2014 لە مووسڵەوە دەستی پێکرد و لە 27 دەی 2019 لە ئیدلیب کۆتایی هات. دەرهێنەری یەکەمی ئیدارەی ئۆباما بوو، بەڵام ترامپ بووە پاڵەوانی دراماکە و کۆتایی پێهێنا. چاوەڕوانی درامایەکی نوێ دەکەین لە جەستەی ئومەتی ئیسلامدا سەر هەڵبدات کە ئەکتەرەکانی خەڵکی ڕەشوڕووتی ناوچەکە بێت و سیناریۆ و دەرهێنانی وەک هەمیشە ئەمریکیەکان بن.